کوردستان ئاو دەیبات پەرلەمانی هەرێمی کوردستان خەو دەیبات. لە هەر وڵاتێکدا پەرلەمان ئەرکی یاسادانان و چاودێریکردن و لێپرسینەوەیە، بەڵام ئایا پەرلەمانی هەرێمی کوردستان لە ئێستادا تا چەندە بە ئەرکی خۆی هەستاوە و نوێنەرایەتی ئیرادەی گەلی کردووە و نەکەوتۆتە ژێر هەژمونی حیزبەکانەوە؟ ئەم پرسیارەش لە ناو خەڵکدا بووەتە جێگەی مشتومڕ. ئەوان دەڵێن ئایا پەرلەمانی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە ئەمڕۆدا تا چەندە توانیویەتی ببێت بە شوێنێک بۆ بەجێهێنانی داخوازیەکانی گەلی کورد لەم هەرێمەدا. لە ساڵی 1992 پەرلەمانی کوردستان دامەزرا و تا ساڵی 2018 پێنجەمین خولی هەڵبژاردننی پەرلەمان ئەنجامدرا. بۆ ئەوەی تا خولێکی دیکەی هەڵبژاردن پەرلەمانتاران داکۆکی لە مافەکانیان بکەن. ماوەی چەندین ساڵە سیستمی بەڕێوەبردننی جیهانی کەوتووەتە ناوگێژا و پەلەقاژەی لە ناوچوون. ئەم دۆخەش ڕۆچووەتە ناو تەواوی جونگەکانی سیستمی دەوڵەتنەتەوە و کاریگەری لەسەر ژیانی خەڵکداناوە، وای کردووە کە خەڵک تووشی بێهیوایی و سەرلێشێواوی ببێتەوە. ئەم دۆخەش لە هەرێمی کوردستان بە شێوازێکی بەرچاو بەدی دەکرێت و خەڵک ڕۆژانە بەدەم ئێش و ئازاری جیاوازەوە دەناڵێنن. باس لەوە دەکەن کە ئێمە بۆ بەدەستخستنی پارونانێک دایم لە نۆرەگرتن و ڕاکەڕاکداین. جیاواز لەوەش بەردەوامبوونی داگیرکەری وڵاتانی دراوسێ و بە تایبەتی هێرش و داگیرکەریەکانی دەوڵەتی تورکیا کە لە ساڵی 2015 بەدواوە با سەدان جار هێرشی جۆراوجۆری کردووەتە سەرخاکی کوردستان و گەلی کورد لە هەرێمی کوردستان. لە 14 نیسانی ئەمساڵ دەوڵەتی تورکیا هێرشەکانی بۆ سەر ئەم هەرێمە بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان پەدەکە چڕتر کردووەتەوە. بەپێی و ئامارانی کە لەلایەن هێزەکانی پاراستنی گەل هەپەکە بڵاو کراوەتەوە، 870 جار لە ناوچەکانی بەرخۆدان و هەرێمەکانی پاراستنی مەدیا هێرشی ئاسمانی لەلایەن فڕۆکە شەڕکەرەکانەوە ڕوویداوە. هەروەها 790 جار بە هەلیکۆپتەری شەڕ و 1274 جاریش بە تۆپ بردومان و تۆپباران ئەنجام درراوە. جگە لەوەی 164 جار چەکی کیمیاییان بەکارهێناوە. ئەمە جگە لە ڕەوانەکردنی چەندین کاروانی سوپا بە چەکی قورس و هێرشکردن بۆ سەرگەلی ئێزدی لە شەنگاڵ لەلایەن سوپای کازمیەوە. بەڵام پەرلەمانی هەرێمی کوردستان وەک ئەوەی نەبایدی بێ و نەبۆران گوێی لە هەموو ئەو کێشە و ڕووداوانە خەواندووە کە ڕاستەوخۆ کار دەکەنە سەر ژیانی خەڵک. بەهۆی ئەم دۆخەوە چەندین جار هەم لە ناوخۆ و هەمیش دەرەوەی وڵات لەلایەن هاوڵاتیان و کەسانی ئازادی خواست داوای هەڵوێز وەرگرتن لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کراوە. بەڵام نەک تەنیا هیچ هەڵوێستێک نەبووە، بەڵکو بێدەنگیشیان هەڵبژاردووە. هێرشەکانی دەوڵەتی تورکیاش بووەتە خەمێکی گەورە بۆ ئەم میلەتە و هۆکاری کۆچبەری و بەجێهێشتنی خاک و زێدیان. لە ئەنجامی ئەم کۆچبەریانەدا ڕۆژ نییە کە تەرمی بێگیانی گەنجەکان لە دەریای ئیجە و سنوورەکانی پۆڵەندا و بێلاڕووسیان نەگەڕێندرێنەوە بۆ بنەماڵەکانیان. هەروەها کوشتنی ژنان کە بووەتە دیاردەیەکی باو و ڕۆژ نییە هەواڵی کوشتنی ژنێک لەلایەن پیاوێکەوە بڵاو نەکرێتەوە و دڵەکان ڕانەچڵەکێنێت. بەپێی ئامارەکان لە سەرەتای ساڵی 2020ەوە تاکو ئێستا زیاتر لە 30 ژن کوژراون یان هانایان بۆ خۆکوشتن بردووە. ئەمە لە کاتێکدایە کە سەرۆکی پەرلەمان پێشتر وەک کەسایەتی داکۆکیکاری مافی ژنان ناسراوە. بەڵام تاکو ئێستا هیچ هەنگاوێکی بەرچاوی بۆ چارەسەری و بنبڕکردنی توندوتیژی بەرامبەر بە ژنان هەڵنەگرتووە. نەدان و لێبڕینی موچەی مامۆستایان و فەرمانبەران لە سێکتەرە جیاوازەکان، نەبوونی خزمەتگوزاری، گرانی بازار، برسێتی، لەلایەکی ترەوە ڕووتانەوەی خەڵک لەلایەن حکوومەتەوە لە ڕێگای باج و ڕوسومات هۆکارێکی دیکەیە بۆ سەرقاڵکردنی خەڵک و بێئاگاکردنیان لەوەی کە خاک و نیشتمانیان بە چە دۆخێکدا تێپەڕ دەبێت. هەروەها بەکارهێنانی چەکی بێمۆڵەت لەلایەن بەشێک لە خەڵک بۆ مەرامی شەخسی خۆیان و زیانگەیاندن بە کەسانی چواردەوریان. لێرەدا پرسیار ئەوەیە کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا
ئەم پەرلەمانە تا چەند توانیویەتی ئەرکی سەرشانی هاوڵاتیان کەم بکات و شەڕی مافەکانیان بۆ بکات. لەم 4 ساڵەشدا پەرلەمان هیچ لێپرسینەوەیەکی لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکانی حکوومەتی هەرێم نەکردووە بەرامبەر هەبوونی ئەم هەموو قەیرانانەی کە بەرۆکی هەرێم و گەلی ئەم هەرێمەی گرتووەتەوە. پەرلەمانی هەرێمی کوردستان بەرزترین دامەزراوەی هەرێمە و تاکە مەرجەعی سیاسی و یاساییە، تاکە دامەزراوەی هەڵبژێردراوە بۆ نێنەرایەتیکردنی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام زیاتر لە 2 مانگ و نیوە تا پەرلەمان داخراوە. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەبێت هەموو هەفتەیەک ڕۆژێک بۆ کۆبوونەوەی پەرلەمان دیاری بکرێت، واتە لەم ماوەیەدا زیاتر لە 10 جار کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی هەژمونی حیزبەوە هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدراوە. ئایا پەرلەمانی کوردستان توانیویەتی ببێت بە ئیرادەی سیاسی بۆ گەلی کورد؟ سەرنجەکان دەهێڵینەوە بۆ خوێنەر و بینەر.